باڵا بەڕێزان هاوکارمان سامان فەتاح لە هەورامان و هەڵەبجەوە راپۆرتێکی لەسەر هەورامیەکان بۆ ئامادە کردوین با پێکەوە بینەری زمانیان شێوەزار ئەوەی زۆرێک لە هەورامیەکان بۆیان بووەتە گرفت و دەیانەوێت لە بری شێوەزار بڵێن زمانی هەورامی. گەرچی هەورامیەکان دەتوانن بە شێوەزاری سۆرانی قسە بکەن و لێی تێبگەن، بەڵام سۆرانیەکان نەتێی دەگەن نەدەتوانن بە شێوەزاری هەورامی قسە بکەن. هەورامیەکان باوەڕیان وایە هەورامی خاوەنی مێژوو کەلتور و زمانی تایبەتی خۆیەتی، بەڵام تا ئێستا نەیتوانیوە تەنانەت تابلۆ و شوێنە گشتیەکانیان بە هەورامی بنووسن و بەرز بکەنەوە. قەدیمە زمان و هەورامی زمانە کۆنە جەبا و باپیراماوە ئێمە پێمامەنەوە بە زمانی هەورامی قسەیکەرمی لێ وێمانە هەر بە هەورامی سچن برادرە یامی یەکتری کە هەورامی بێ یەکسە بە هەورامی قسەیکەرمی مەتامی بە کوردی قسێکشەری یەکتری کەرمە هەر بە هەورامی قسەیکەرمی مە حەزکەرمی زمان و هەورامی قسەیکەرمی معەدەد بەردەوامی بیمە سەر زمانەکە وێمە. جەڕوو کولتور و زمانوینێ هەڵبەتە جیاوازە، بەڵام بەڕاو من کۆتایانە گردما کوردمەی کوردێنمێ کەماچی کورد تۆ عادەتەن سۆرانی گێرەوە بادینی گێرەوە و هەورامی گێرەوە لێ هەورامیانە گەورەترین معریفە هەن گەورەترین فەلسەفە هەن ئاڵیش فەلسەفێ میان ڕە و فەلسەفێ ژیان دۆستی دلێ گرد و کوردێنە. هەتا من هەمیشە پێشنیارم کردن کە فەرهەنگ و هەورامی دلێ گرد و کوردستانێنە بە شێوازێ فراوانتر بڵاو بووە تا خەڵک فیر و ئیمیان ڕەوی و ژیان دۆستیە بوو فیر و ئی ژیان دۆستیە بۆ دلێ سروشتێنە. خواستی بە زمان ناساندنی شێوەزاری هەورامی تا ئێستا لە نێوان بەیاننامە و کۆبوونەوە و سیمینار و پانێڵدا ماوەتەوە، لە لای دەستگا فەرمی و پەیوەندیدارەکاندا نەکراوەتە زمانی هەورامی. گەرچی هەورامەکان کارکتەری سیاسی و هونەر و ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنیان زۆرە و تەنانەت لە ناو دەستگا حکومی و پەرلەمانیشدا خەڵکی پلە باڵایانەیە، بەڵام نە دەستگا میدیایی و حیزب و نە ناوەندێکی دیاری تایبەت بە هەورامیان نییە کە ناوبانگی دەرکردبێت کە ئەواش زۆر جار بۆ کەم تەرخەمی خۆیان دەگەڕێننەوە. ڕاو جلوبەرگی لیباسیۆ فەرەنجی و کڵاش و شاڵ و چەنی سۆرانی و بادینوی نیشا جیاوازیش فەرەنجەڕ و کەلتوریۆ زمانیشما هەر ئەین و چیوی چەنی ئاڵیشە جیاوازی ما فەرقات هەورامان دیمی چەنی هەورامانەوە دیمی جیاوازی هەن. ئێمە زمان و ئێمە زمانێەوە دێرینە و بە فەرمیش مزانمێ چونکە زمانێەوە فرخ دێرینە جا منتیقەکەمانە زمانە ڕەسەن و وێمامزانمش. هەورامیەکان هەرچەندە بیان خەیتە ناو ململانەی جیاوازی زمان و شێوەزارەوە بەوا لە سۆرانیەکان دەبەنەوە کاتێک دوانیان دەگەن بە یەکتر ئیدی دەیکەنەوە بە هەورامیە ڕەسەنەکەی خۆیان و دەڵێن زمان زمانی دایکە. هەورامیەکان جەخت دەکەنەوە زمانەکان ڕسمیە و مێژوویەکی دێرینی هەیە، هەروەک فەرهەنگ و کولتورەکان جیاوازە و لە پێکاتەکانی دیکان جیا دەکاتەوە. سامان فەتاح تایبەت بە پەیامی ڕۆژ هەڵەبجە.